ڕۆژانە ئێمە خەون دەبینین، بەڵام ئێمە هەرگیز بیرمان لەو خەونانە نەکرێتەوە کە چۆن ڕوودەدەن. بۆی لەم ڤیدیۆیەدا دەڕووی زانستی خەون ببیستە. لە سەدانەوەتی ئەو کەسانی کە خەون دەبینن خەونەکانیان بیردەچێتەوە، بۆی دوای 5 دقە لە ئاسان لە خەون نیوی خەوەکەت بیردەچێتەوە. دوای 10 دقە لە سەدا 90 خەونەکەت بیردەچێتەوە، تەنها لە سەدا 10 بیردەمێنیت. کوێرەکانیش خەون دەبین. ئەو کەسانی کە لە دوای لەدایکبوونەوە کوێر دەبن دەتوانن خەون ببینن، بەڵام ئەوانەی کە هەر لە سکی دایکیانەوە کوێرن خەونەکان نابینن وەک وێنە، بەڵام دەتوانن خەون ببینن کە تیایدا تەنها دەنگ هەیە یاخود هەستی دیکە کە بەهۆی هێستەوەکانیانەوە ئاشناین. هەموو کەسێک خەون دەبینێت، لە گەورەوە تاکو و بچووک، تەنانەت مناڵی ساواش. بەڵام هەندێک لەو کەسانی کە ئەفشایی دەرونیان هەیە خەونەکانیان بیردەچێتەوە. گەر بڵێیت من خەون نابینم ئەوە هەڵیت، دڵنیا بە خەونەکەت بیت چۆتەوە ئەگینا خەون هەدەبینیت. لە خەونەکانمان تەنها ئەو دەموچاوانە دەبینین کە پێشتر دیمان. مێشکمان توانای دروستکردی دەموچاوی نوێی نییە کە پێشتر نەیدیبێت. لە کاتی خەونەکانماندا چەندین دەموچاو دەبینین کە بەلامانەوە ناسراون، بەڵام ئەوە تەنها دەموچاوی ئەو کەسانەیە کە پێشتر لە ڕاستیدا دیمان، بەڵام تەنها بۆ یەکجار یان نەمانناسیون بەرچاومەکەوتون. ئێمە لە ماوەی ژیانماندا هەزارها دەموچاو دەبینین، بۆیە بووی هەیە لە هەزاران خەونمان دەموچاوی ئەوان ببینینەوە. هەموو کەسێک بە ڕەنگاوڕەنگی خەون نابینێت. تەنها لە سەدا 12 خەڵکی خەونەکانیان بە ڕەشوسپی دەبینن. خەڵکانی سەدەکانی ڕابردوو زۆربەی خەونەکانیان ڕەشوسپی بوون، بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و داهاتنی تەلەڤیزیۆن و میدیای ڕەنگاوڕەنگ خەونەکانمان زیاتر گۆڕاوە بۆ خەونی ڕەنگاوڕەنگ. خەونەکان ئاماژەن بە هێماکان. کاتێک خەون بە شتێکی دیاریکراوە ئەبینیت، مەرجنیە خەونەکە دەربارەی ئەو شتە بێت. زمانی خەون زمانێکی چەمکیە، واتە خەونەکانی ئێمە هێمان ئاماژەن بە شتێکی شاراوە لە بابەتێکی دیاریکراودا. هەستەکان و خەونەکان. خەونەکانمان زیاتر خەونی نەرێنین یاخود خەونی ترسناک و بێزارکەرن. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخی کە تۆ تیایدای، کە بە جۆرێک تووڕەبوون و ترس و بێتاقەتی کاریگەریی ڕاستەوخۆی هەیە بە خەونەکانمانە. تۆ زیاتر لە خەونێک ئەبینیت کاتێک دەخەویت. مرۆڤ لە کاتی خەوتنیدا توانای بینی 4 بۆ 7 خەونی هەیە. ئاژەڵەکانیش خەون دەبین. زانایان بۆیان دەرکەوتووە کە ئاژەڵەکانیش خەون دەبین، بە پشتبەستن بەو لێکۆڵینەوانی کە لەسەر ئاژەڵەکان کراون. بۆ نمونە پشیلە خەون بۆ ئەبینێت کە سەگێک دوای کەوتووە یاخود خەریکی ڕابردنی باڵندەیەکە. بنیاتنانی خەونەکان. جاری وا هەیە کاتێک خەون دەبینیت لە ڕاستیدا دەنگێک دروست دەبێت، لەو کاتەدا مێشکە ئەو دەنگت تێکەڵی خەونەکە دەکات و بەم جۆرە ڕاستی و خەیاڵ تێکەڵ یەکتر دەکات. هەر بۆیە بووی هەیە ڕاستەوخۆ خەون بۆ شتە ببینیت کە لە ڕاستیدا ڕوودەدات.